کۆنسوڵخانەی بریتانیا ئەم جارەیان ژمارەیەکی زۆر لە ئافسەران و بەرپرسانی وەزارەتی پێشمەرگەی کۆ کردوتەوە چونکە بریتانیا دەیەوێت پاڵپشتی لە پرۆگرامی چاکسازی وەزارەتی پێشمەرگە بکە. بەرپرسانی پێشمەرگە سوورن لەسەر پرۆسەکە و دەشیان گوت بەجددی کار بۆ پرسە دەکەن. هەموو کارێک دەکەین بۆ ئەوەی ئەم بەرنامەی ریفۆرمی پێشمەرگە بەرنامەی چاکسازی پێشمەرگە جێبەجێ بکەن. ما بێ هیچ ڕێگریەک لە بەردەمیانی هەروەکو جەنابی وەزیر لە ژوورەوە ئیشارەتی پێدا لە ڕووی سیاسیەوە ئەو گرفتانی کە هەیە یەکیان گرفتی داراییە کە پێگرتنەوەکە پێویستی بە میزانیەکی زۆر گەورە هەیە ئەو کەتیشانە ئەو شەڕانەیە کە لە مەنتقەکە شەڕی تیرۆریستان و بەتایبەتی داعش کە بۆ بەهۆی ئەوەی کە هەموو هێزەکانی پێشمەرگە مەشغوڵ بن بە جەبهە و بە شەڕەکانەوە نەتوانراوە هەنگاو بنرێ. بریتانیا مەشقی بازیاتر لە 30 ئەفسەری هێزی پێشمەرگە کردووە. بڕیارە ئەو ئەفسەرانە ڕۆڵی باڵایان لا پرۆسەکانی ریفۆرم و یەخستنەوەی پێشمەرگە هەبێ. بەڵام وەک کەسی یەکەمیان لا هەرێمی کوردستان دەیگوت پرۆسەکە درێژخایەنە. پرۆسەکە پرۆسەیەکی درێژخایەنە و ناکرێت لە شەو ڕۆژێک تەواو ببێ. لە کۆتایی ساڵی 2015 سەرۆک بارزانی داوای لە حکوومەتی بەریتانیا کرد کە بەرنامەیەکی تایبەت دیاری بکەن بۆ ئەنجامدانی چاکسازی لە نێو وەزارەتی پێشمەرگە. ئێستا ئێمە هاوکاریان دەکەین خۆیان ڕیفۆرمەکە بکەن و ئێمەش پاڵپشتیان دەکەین. دەمانەوێت پێشمەرگە توانێت ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی هەبێ. ئێمە پێمان وایە داعش هێشتا ماوە. ئەمریکا بەشێکی دیکەی چیرۆکەکەیە. ئەوان لە زاری سەر کۆنسوڵەکەیانەوە باسییان لەوە دەکرد ئامانجیان ئەوەیە پێشمەرگە هێزێکی کاریگەرتر بێ. پاڵپشتی لە پرۆسی چاکسازی هێزەکانی پێشمەرگە دەکەین. ئەمە فاکتەرێکی گرنگ دەبێت بۆ پارێزگاریکردنی کوردستان و گەلی کوردستان. ئێستا ئەمریکا و بریتانیا و ئەڵمانیا پێکەوە چاویان لەوەیە هێزێکی یەکگرتووی پێشمەرگە ببینن تا بتوانن ڕوبەڕووبوونەوەکانی داهاتوو سەرکەوتوانە تێپەڕێنن. چونکە وەک هەمووان باسییان دەکرد قۆناغی دوای داعش پڕە لە هەورازی سەخت. بڵێسە شاوەیس کوردستان 24 هەولێر.